ومسؤولياتشی لەسەرها هەروە گاڵتە نییە ولا تقف ما ليس لك به علم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. كم أندام چێە؟ ئێمە تێگەیشتوین لە کەم ئەندام کە ئەندامێکی لە دەستدا بێت یاخود یەکێ لە هەستەوەرەکانی نەبێ، ئەمە پێوترێ کەم ئەندام. بەڵام بزانی فعلەن وایە لە قیاسی پەروەردگاریشە ئەم ئینسانانە نابینان کە چاویان نییە، ئەوانەی کە گوێیان نییە ئەمانە کەڕن، ئەوانەی کە تام و بۆنیان لە دەستداوە ئەمانە کەم ئەندامن، یاخود قیاساتێکی تر هەیە کە ئێمە نایزانین. با بچین پرس بەوە بکەینەوە کە خۆی ئەم ئەندامانەی بۆ ئینسان دروست کردووە و خۆی پێی بەخشیوە. دیارە ئەمە بە حکمەتێک و بە هەدەفێکی زۆر ئەمە بەخشراوە بە ئینسان. بۆیە ئەکرێت ئەمەی کە باسیەکەین هەموو ئەم کەم ئەندامی و تەندروست باشانە ئاوەژوو کاتەوە بە پێچەوانەوە کە خوای گەورە فەرمێ خافضة رافعة کە باسی قیامەتمان بۆوە کا فەرمێت لە قیامەت کۆمەڵی خەڵک بەرزە بنەوە و کۆمەڵی خەڵکیش نزمە بنەوە. یعنی ئەوەی کە بە دوو چاوی سەربینیوەتی لە دنیاە بەڵام حەقی پێ نەبینی و ڕاستەکانی پێ نەبینی و ئیستیفادەی لێ نەکردووە، بەس بۆ چاو لەدەری و بۆ چاوبازی بەکاری هێناوە، ئەم چاوە لە قیامەتە پێویست ناکا هەی بێ. بوي لقيامة على ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. أو دو چاوي بيمان بخشي لدنيايا هيچ پێ نەکرد لە تاقیکردنەوەکەیە دەر نەچوویت، بۆیە ئەمڕۆ چاوەکانت پێ نابەخشرێتەوە، ئەمڕۆ تۆ لە بیرەکەیت چکە تۆ ئاەتەکانی ئێمەت لە بیر کرد، پشتگوێت خست، ئەمڕۆ تۆش پشتگوێ ئەخری، واتە نیعمەتەکەی خۆم بوو نادەمەوە، هیچی تیان نییە. بۆیە ئەم چاوانە کە لە دنیاە خەڵکێکە بینایی فەقیرە چاوی نییە، ئەی فەقیرە نابینێ، فەقیرە چاوی کەس بووە، فەقیرە دەسێگرن، ئەم چاوانە نابینانین. مادەم ئەمانە دڵیان ئاوەڵایە و دڵیان ئاوەدانە بە نووری خوا، بە زیکری خوا، لەگەڵ قورئان و لەگەڵ سوننەت و لەگەڵ فێرکردن و لەگەڵ دەعوەیە جۆرن، ئەمانە خەڵکێکن دڵیان ئەبینێ. بويا أخوي قورا فمي فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. أو شاوة كان نية كنابينا أبن أو دڵە كان كشوير بن أم دڵە كشوير بو هەرچی معلومات شاو جو شوێنەکانی تر بووی بەرێتەوە کە ئەمنی بینی معنای چییە؟ هیچ، کەواتە ئیسفادەی لێ نەکرد. بۆیە ئەمانە لە دنیاە بڵێ دوو چاوی گەشی جوانی زەقیان هەیە، بەڵام ئەم چاوانە بۆ خێربەکاری نانن. ئەم جۆیانە بۆ بیستنی حەق خەدانەیشتون ڕۆژە ئاوا بە دیار وتار و بە دیار قورئان و بە دیار زیکر و بە دیار مزگەوت و بە دیار خوتبە و بە دیار یادی پەروەردگارەوە دانیشن و چاویان ئاو بکە، لەبەرەوە نەچاویان ئەبزوێ نەجۆشیان ئەبزوێ، تەنها بەو بەیت و بالۆرە و بەو هەوایی خۆیان کە پێی یەشە نەکەن. بۆیە ئەم جۆیانە، ئەم چاوانە، ئەم بۆنانە بۆنی تاوان لە دووری ڕۆژەڕێیەکەوە کات، تاوان لە هەر شوێنێ بێ بۆی ئەچێ، لە باخە، لە ئوتێلە، لە شێلانە، لە مەسایفە، لە دەرەوەی وڵاتە، بۆنێکە بۆن بە دوایە ئەڕوات، ئەڵی ئالوودە بۆ نەخۆشیە، چێژ و دەعوەت و حرام لە هەر شوێنێ بێ ئەو سەریتیەکە. ئەمانە ناکرێ پێیان بڵۆی ئەندامەکانیان تەندروستە. خی گەورە کە باسی چێژ لەم ئەندامانە ئەکات، ئەفەرمێ ئینەما مەثەل الحەیاة الدنیا کەماء أنزلناه من السماء. ئێمە ئەم بارانە لە ئاسمانەوە ئەبارێنین، فاختلط به نبات الأرض. ئەو نەشونما و ئەو سەوزایە جوانە دەرەکا کە ئێوە ئیبینن شینە بێ، مما يأكل الناس والأنعام، ئەوەی کە خەڵک و ئاژەڵیش لێخوا. واتە ئەو ئەندامانەی کە تۆ بەکارێهێنی بۆ چێژ، ئاژەڵیش هەر بەکارێهێنێ، بەڵام ئاژەڵی ئیسفادەی لێکە، بەڵام خەڵکێکی ئیسفادەیان لێ ناکەن، تەنها ئەخوات، تەنها دەسەبا، تەنها پەلەکێشێ، تەنها ئەبیستێ، تەنها چاوە جێڕێ. ئەم ئەندامەی ئاژەڵ
لە شتێکی بەسوودا بەسەر برا بەڵام ئەندامێک کە بم بەخشرا بوو بەم وردەکاریە کە خوای گەورە وەکو نیعمەتێک و مەسئولیاتیشی لەسەرها هەروە گاڵتە نییە ولا تخف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا پرسیارمان لەبارەی ئەمانەوە لێ ئەکرێ لە چیا بەکارت هێنا ئەوەی کە لە شوێنی خۆیان بەکاری نەهێنا بێ ئەوەی ئیسفادی لەم ئەندامانەی نەکرد بێ ئەوەی خۆی لە ئاستی ئاژەڵ بەرزتر نەکرد بێتەوە ئەمە ئەبێ بە ماڵێکی قەڵب بەسەریەوە ئەڵێ خۆزگە هیچ ئەندامم نەبوایە خۆزگە هەر چوار پەلیشم مشک بواە بەس ئەم ڕۆژەم بە چاوی خۆم نەبینایە ئەو ڕۆژەشتیا کوێرە بۆیە أم تحسب أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا خوای گەورە فەرمێ ئەی محەممەد تۆ وازانیت ئەوانە چاویانە بینێ و ئەوانە عەقڵیان ئیشەکات لە کارایە إن هم إلا ئەوانە وەکو ئاژەڵ نانەنە گوناح داوای لێبوردن لە ئاژەڵ ئەمانە گومڕاترن لە ئاژەڵ سبحان الله ئینسان وای لێ بێت وای لێ بێ لە بەنی ئادەمی بچێتە دەرەوە بچێتە ڕیزی ئاژەڵەوە بچێتە خوار ڕیزی ئاژەڵەوە بەڕاستی ئەمە مەئساتە بۆ ئەوەی کە دوودڵ نەبین لە ئاەتەکە خوای گەورە فەرمێ ئەمانە حەتەبی جەهەنەمن چونکە عەقڵێکە ئیش نەکات چاوێکە نەبینێ گوێیەکە حەق نەبیستێ بۆچی باشە ئەمانە هەمووی ئەکسپایرن ئەمانە هەمووی مادەی ماوە بەسەرچوون ئەمانە هەر هەمووی فەیکن هەر هەمووی هەستەوەری درۆزنن یاخود خۆمان وا لێ کردو لە پشتەوە عەقڵەکەمان بۆ نەخسۆتە ئیش کە ئیسفادەی لێ بکەین بۆیە خوای گەورە فەرمێ وەلەقەد ذەرەئنا لجەهەنەم كثيرا من الجن والإنس زۆر خەڵکمان شایستی جەهەنەم کرد لەو خاوەن هەستەوەرە گەورانە بۆ چکە لەهم قلوب لا يفقهون بها دڵیان هەیە بەڵام پێی ژیر نابن ولهم أعين لا يبصرون بها ئەو چاوە چییە پێوەی نا پێی نابینن ولهم آذان لا يسمعون بها جۆشیان هەیە بەڵام بێگوێن گوێیەکانیان وەکو پێویست لە شوێنی خۆیان بەکار ناهێنن کەواتە ئەمە لێجێی نەبووە ئولائیکە کەلئەنعام دووبارە ئەمانە وەکو ئاژەڵوان بەل هم ئەضەل بۆ چکە ئولائیکە هم الغافلون ئەمانە بێ ئاگاکانن بۆیە ناکرێتەوە مێشک لەگەڵ ئەم ئەندامانەیە لەگەڵ ئەم هەستەوەرانەیە بەکار نەخەیت بڵێ خوای گیان ما خەلەقتە هادا باتیلە نەک ئەو هەستەوەرانەی کە پێت داوم ئەو هەستەوەرانەی کە هەستی بە شتەکانی دەوروبەریشم پێەکەن واللهی ما خەلەقتە هادا ئەمەت بەگاڵتە دروست نەکردووە ئەمەت بۆ هەزل دروست نەکردووە ئەمە ڕۆژێک دێ پێچینەوە لە هەموو ئەمانە ئەکرێ هەموو ئەمانش دووبارە ئەپێچرێتەوە ئەچیتە بەردەستی خوای گەورە ئینجا دنیاش پێچراوەتەوە و مەجای گەڕانەوەی نییە بۆیە تکام وایە خۆشەویستەکانم لەمە دوابینینمان بۆ کەم ئەندام بگۆڕێ کەم ئەندام ئەوەیە لە خوار ریزی ئاژەڵەوەیە هەستەوەرەکانی لە شوێنی خۆیان بەکار نهێناوە بۆیە ئەم هەستەوەرانە ڕۆژێکە بن بە ماڵی قەڵب بەسەر ئینسانەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إن الله كتب على ابن آدم حظه من الزنا ما ساوان زانی زینا بەس عەورەتێکە نەخێر دامێن ئاخر شتە ئەندامەکانی تر زینا ئەکەن زینای چاو سیرکردنە بچێتە ناو سوورەکەوە زینای زمان باسکردن و وەسفکردن و ڕازانەوەیەتی والنفس تمنى وتشتهي دەمیش ئاوەکاو نفس و خەیاڵات نەمێشی خۆتا دروستەکەی ئەو تاوانە چۆن بکەم بەڵام والفرج يصدق ذلك أو يكذبه توای ئاخر جار دامێن بۆرێکە خراپەکەت کرد تاوانەکە لەسەر نووسرا بۆیە هەموو ئەم ئەندامانە شەڕیان هەیە تاوانیان هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای ئەگر بەخوا لە شەڕی ئەمانە فەرموو اللهم إني أعوذ بك من شر چێ خەڵک شەڕی دراوسێ و شەڕی ڕەفیق و شەڕی خزم و شەڕی دژمن نەخێر فەرموو اللهم إني أعوذ بك من شر سمعي خوای گەورە پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی گوێکانم یعنی جۆ شەڕی هەیە بەڵێ ئەکرێ تووشێکا بڵێ ئەکرێ قوڕکا بەسەرتا بڵێ هەتا بناگوێی تێبنی ئەو قوڕا بۆ چکە ئەو قوڕەکی بۆ گرتوویتەوە بڵێ وە شەڕی بەسەری چاویشم پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی چاوم وە شەڕی قەلبی دڵیشم کام هێنێ و ئەم با و بە کەیفی خۆی لە هەموو بایەک شەنم پێیەکە وە شەڕی مەنیی ئاخر شتیش کە
تاوانە گەورەکە پەنا ئەگرم بە تۆ لە شەڕی تۆوەکەم کە لە حرامێکا دای بنێم. الله سبحان الله مانە هەر هەمووی لەوانەیە لە دنیا شانازی پێوە بکەین. قووەتی وایە و هێزی وایە و ئەو نە زینای کردو و نە تاوانی کردو و نە نەزەری کردو و نەشتی جێڕاوتەوە ئەو نە وڵات گەڕاوە ئەو نە چێژی کردووە ئەو نە حرامی خواردەوە ئەو نە ویسکی و عەرەق و تلیاک و جگەرە و نێرگەلی خستۆتە سەردەمی. بەڵام ڕۆژە لە ڕۆژان ئەمانە هەر هەمووی ئەبن بە ماڵێکی قەڵب، ئەبن بە تاوان، ئەبن بە گوناح، هەمووی یەتەگردنێ. بۆیە ئەبێم ئەندامانە کاڵی خوا لێن نەسێنێ، ئەبێ بە پارێزراوی بیهەڵیتەوە. ئەگەر نا ئەمانە لە جێی نەبوون نەبوایە باشتر بوو. زۆر جار لە کەسێک کە توو ڕابیڵی شەڵڵا هەر نەبوویتایە لە جێی نەبووی بوویتایە، بەڵام ئەم ئەندامانە ڕۆژێکە بێ بە ماڵێکی قەڵب بەسەرتەوە و تووشە بیت. بۆ ئەو کەسانەی کە چاویان نییە، دڵیان بە خۆیان خۆش بێ، ئەندامێکیان نییە، ئێوە خۆشەویستەکان ئەزانن هەموو هەستەوەرەکان ئەگەر ئینسان بە هۆکارێ لە دەستی با خوێنی ئینسانێکی تەواوی هەیە، بۆ نمونە کەسێک لوتی کەسێ ببڕێ، ئەبێ خوێنی ئینسانێکی تەواوی باتێ ئەگەر دەست لەوە هەڵگرێت کە لوتی ببڕێتەوە. ئەگەر زمانی کەسێک ببڕێ، خوێنی ئینسانێکی تەواو، تەنها پێڵووی چاوەکەی نەک چاوەکەشی خوێنی ئینسانێکی تەواوی هەیە. ئێوە زانن لێو زایدەن زمان هەر کامێکیان بە هەڵە ببڕێ خوێنی ئینسانێکێکوێتە سەر چاو گوێ، هەموو ئەمانە خوێنی ئینسانێکی تەواویان هەیە. لەبەرەوە ئەم هەستەوەرانە لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە، زۆر بە قورسیش سەیر کراوە. ناکرێ هەروە بە سانایی سەیریکەین و تێیپەڕێنین، کەواتە تۆ ئیساکەنا خوێنی ئینسانی لە گردنتایە، خوێنی دە هەستەوەر لە گردنتایە، هەر یەکەیان خوێنی ئینسانێکە. ئەمانە لە چیا بەکارهێنیت؟ بۆیە کەم ئەندام ئەوە نییە کە خوای گەورە ئەندامێکی لێسەنوێتەوە دواتر لە قیامەتە بۆی قەرە بۆکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە فەرمێ ما ابتلي عبد بعد ذهاب دينه بأشد من ذهاب بصره. هیچ کاتێ ئینسان قورستر تاقی ناکرێتەوە بەوەی کە چاوەکانی لێ بسەنرێتەوە ئیلا لەوە سەختتر ئەوەیە کە دینەکەی لێ بسەنرێتەوە. ئەوەی کە دینەکەی لێ سەنرایەوە کەواتە بە ئەحرا هەموو هەستەوەرەکانی لێ سەنرایەوە. ئەگەڵتان لێیەتی ئەوەی دینی ون کرد هەستەوەری سفادەی بۆ ئەو نەما. بۆیە لە دوای دین هیچ شتێک قورستر نییە لەوەی کە ئینسان چاوەکانی لێدەست بە. هەر کەسێکی چاوەکەی لێدەست بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تاقی کرایەوە پێی فصبر حتى يلقى الله لقي الله ولا حساب عليه. خوای گەورە ئەبینێ ویش حسابێکی لەسەر نییە. یعنی بە مجەڕەدەوەی کە چاوەکەی لێسەنرایەوە لە هەموو دەرزەکانی تریشە لە هەموو هەستەوەرەکانی تریشە بەرعەفات کەوت. هیچ هەستەوەرێکی محاسبە ناکرێت بە شەرتێ سەبرگرێ لەسەری. بۆیە ئەمەندامانە زۆر بەنرخن، زۆر گەورن. من أذهبت كريمتيه ثم صبر واحتسب كان ثوابه الجنة. هەر کەسێک بیلبیلی چاوەکانیم لێسەنەوە، چاوەکانیم لێسەندەوە، خەڵک بەزەییان پێ هاتەوە، لای من زۆر گەورەیە، بەڵام سەبری لەسەر گرتو حسابی کرد لەسەر خوا. فەرمی خوای گەورە دوو چاوەکەم لای تۆ بە ئەمانەت داناوە لە ڕۆژی قیامەتە بم دەرەوە. خوای گەورە فەرمێ هیچ پاداشتێکی تری نییە ئیلا باش نەبێ. بۆیە هەر کەسێک خوای گەورە دوو چاوەکەی لێسەنەوە بەڵام سەبری لەسەر گرتو لەسەر خوای حسێب کرد، تی خوای گەورە چاوەکانم بۆ تۆ لە مقابلا بەهەشتم بەرێ ئیلا خوای گەورە لە قیامەتە بەبێ حیسابی خاتە ناو بەهەشتەوە. ئەگاشتان لێ بێت دڵتان بۆ خۆش بێ کە ئەم ئەجر و پاداشتە تەنها بۆ مسلمانە. وەکو لە حەدیسی بوخاریە هاتووە فەرمێ ئین مەڕەض المؤمن يجعله الله له كفارة. هەر کاتێک مسلمان تووشی ناخۆشیەک و ناڕەحەتیەک و ئەندام لە دەستدانێک ئەبێت خوای گەورەی کا بە کەفارەتی گوناحەکانی. وإن مرض الفاجر كالبعير عقله أهله ثم أرسلوه فلا يدري لما عقل ولما أرسل. فەرمێت کەم ئەندامی ئینسانی بێدینیش وەکو حوشتێک وایە کە سوکارەکەی هەندێک ئازادی لێ سەرنەوەی بەستنەوە دوای بەرەڵایەکەن، نازانێ بۆچی بەستیانەوە، نازانێ بۆچی بەرەڵایشان. بۆی خۆشەویستەکانم ناکرێ ئینسان هەستەوەرەکانی شت وەرگرن
بەڵام ئەو پرۆسێسەری لە دواوە فلیمەکەی بۆ شواتەوە و تێگەێنێ و بۆی تەفسیرەکە و ئەی خاتە بەردەستی دڵ ئەلەرە نەیە خەلەلی هەبێ. بۆیە ئەوە کەم ئەندامە کە لێکدەرەوەی هەستەوەرەکانی لەدەستداوە. بۆیە ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة، دڵ و چاو و گوێیان هەر هەمووی ختم کراوە و جارێکی تر ئەم وەرە ناکرێتەوە. بۆیە پەناگرین بەخوا کە لە دنیاە بەحساب تەندروست بین، بەڵام لە قیامەتا کەم ئەندام بین. السلام عليكم ورحمة الله وبركاته. بۆیە موسا لە قیامەتا کە زینەوە بێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبینم موسا بە پای عەرشەوەیە، نازانم پێش من هەستاوەتەوە یان دوای من، چکە بۆ ئەم پانیکەی ئەم ساعیقەی کە لە دنیای توش بووە ئەبێ بەقەرە بووی ئەوەی کە لە قیامەتا ڕوەتە.